بەنای خی گەورە و باڵاو دەست سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم لە پرۆگرامی ئەم جارشمان لە پرۆگرامی مانگی من لەگەڵ هاوکارم شوان بە کۆمەڵک تەور و بەرگۆ بابەتی نوێوە هاتوونەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگۆ بابەتەکانی ئەم جارشمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیداخان بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێت بە هیوایەوەی تەندروست باش بن تاهاتوو عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبول بێت لە پرۆگرامی مانگی من لە بەشی سەرەکی بەرنامەکەماندا میوانداری زۆر بەڕێز جنابی پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجیمان کردووە گفتوگۆ دەکەین دەربارەی پیرۆزی شەوانی قەدر و وەروەها بارودۆخ و خەڵوەتی شەوان و نزا و پاڕانەوە کاک دکتۆر گیان زۆر بەخێر بیت. زۆر بەخێر بیت. تاهاتوو عیبادەتیشی قبول بێ ئینشەڵا. خوا قەوڵی کا لە مولایەک لە ڕێزیش بەرنامەیە دەستخۆشیتان لێ یەکەم. زۆر سپاس دکتۆر گیان. داهێنان و کارێکی جوان بوو دەستان خۆش بێ ئینشەڵا. سلامت لە وەرزەکانی داهاتووە شتی باشتر و بەرهەمی جوانتر پێشکەش بکەن. سلامت بیت دکتۆر گیان. دکتۆر جارێک مۆلەوێکی بۆ تەکی تاڵەبانی لە کەرکووگە بێ نازانم هاوڕێیەکی بینە ناوەکەم لە یاد نییە بەس زۆر درەنگە شعرێکی سەیدی خوێنێت تۆڵێ شەوەن خەڵوەتەن ماڵ بێغیارن ئالەم گشت و تەن دۆست خەوەردارن. هەر بەڕاستی لە شەوە ئەکرێ ئێمە و خەڵوەتەمان هەبێ و بتوانین سوود وەرگرین چ جای ئەگەر شەوەکە شەوانی قەدری پیرۆز بێت و بەرەبەرە بەرەو کۆتاییمانی پیرۆزی ڕەمەزان بڕۆین. خۆی شەو گرنگێکی زۆری هەیە لە ئەدەبیاتی عیرفانیە و ئەو گرنگیەش لە قورئانی پیرۆز و لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەرگیراوە چونکە خوای پەروەردگار سوێن بە شەو خوا فەرمی والليل إذا يغشى یا کە فەرمی والنهار إذا جلاها والليل إذا يغشاها سوێن خواردن بە شەو ڕامانەکێشێ بۆ گەڕان بە دوای گرنگیەکانی شەوە. پێشەوەی ئیسلام بێت لە ناو عەرەبا شەو ساتە وەختێ بوو یاخود زەمەنێک بووە بۆ پیلانگێڕان تەنانەت پندێکیانەی ئەڵێ ئەمڕۆن دوببیڕە بیلەیل ئەمە پیلانێکە بە شەوا داڕێژراوە. بەڵام کە ئیسلام هات ئەم شەوە کردی بە وەرزی عیبادەت و خواناسی و خەڵوەکردن. ئینسان ئەوەندەی لە خەڵوەت و تەنهایی و گۆشەگیریە ئەتوانێت سوود ببینێ ڕەنگە لە قەرەباڵغیا نەیبینێ چونکە لە قەرەباڵغیا دەرگیری ئەوەی کە معاملاتەکەی لەگەڵ خەڵکە بەڵام لە کاتی خەڵوەتە معاملە لەگەڵ خۆتەکەی محاسبەی خۆتەکەی پێشەوەی محاسبەت بکەن تۆ خۆت محاسبەکەی. بۆیە ئەوەی کە ئەو شیعرەی کە مەولەوی ئیستینادی پێکردووە وازم لەگەڵ مەلای جەباریە بووە. مەلای جەباری کە شاعیرێکی کلاسیکی گەورەیە لە سەردەمێکا کە زاراوەی گۆرانی زاراوەی یەکگرتووی ئەدەبی بووە لە هەموو کوردستانە لەو لای کەرکووکەوە تا ئەگاتە منتەقەی بیجار و ئەو لای سنەش شاعرانی کورد بە لەهجەی هەورامی یا بڵێن بە زاری هەورامی شعریان وتووە. ئالەو کاتەیە ئەم شعری بێسارانی بۆ خوێنێتەوە کە لە شەون خەڵوەتەن ماڵ بێغیارن عالەم گرد و تەن دۆست خەبەردارن. شەو مەفهومێکی تر وەرەگرێ بە تایبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە شەو نوێژ لەسەری فەرز بووە دەلالەتەکەی ئەوەیە کە ئینسانە بێ لە شەوا کاتی عالەمی سکون و ئارامشێکی تەواو و مطلقە و ئالەو حاڵەتانەیە تەئەمولی زیاترە بێت تەفەکوری زیاترە بێت پەیوەستبوونی بەخوای پەروەردگارەوە زیاترە بێت. خۆشتان ئەزانن کە مەسەلەی شەو لە ئەدەبیاتی کوردیە مەسەلەن لای نەحوی لای شاعیرەکانی تر گرنگیەکی زۆری هەیە و ئەم شەوای قەدرەش کە باسەکرێ دیسان هەر پەیوەستە بۆ مەفهومەوە چونکە ئەم شەوە شەوی تەقدیرە شەوی تەقدیر وشەیەکە کە معنای زۆر هەڵەگرێ کە ڕەنگە یەکێ لە معناکانی ئەوەیە کە قورئانی تیاتۆتە خوارەوە و ڕێزلێنانێ لە مرۆڤ ڕێزلێنانێ لە کاتەکە ڕێزلێنانێ لە پێغەمبەر صلی الله علیه وسلم. لەلایەکی ترەوە شەوی تەقدیر ینی بڕیاردانە ینی لەو شەوەیە خوای پەروەردگار بڕیارەدا تا ساڵی داهاتوو تەقدیری ژیانی تاکەکان دیاریەکە بە تایبەتی تەقدیری شتە باشەکان. بۆیە موسڵمان لەو شەوەیە کۆ بێتەوە بۆی دوعا بکە خوا لەو شتە باشانەی بەنسیب بکە. کەواتە مامۆستا لەو شەوانەیە باشترین دوعایە خۆت باشترین عیبادەت و زیکر کە تاکێک ئەنجامی بدات چییە؟ هەموو زیکرێک چاکە ینی هەموو زیکرە ئینسان چ تەماعێکی هەیە ینی بە تایبەتی من پێم وایە لەم عەسر و زەمانەیە ئینسانە بێت دوعایەک بکات کە پەیوەست بێ بە ئیش و پیشەیەوە بەکاریەوە بەو کەم و کورتیانەی کە هەیەی خوای پەروەردگار کەماڵاتی بەنسیب بکە. یعنی ئەگەر خەڵکی خەریکی عیلمە کەمالاتی عیلمی بەنسیب بکە
خەریکی داوایە کەمالاتی داوی بەنسیب بکە خەریکی کەسابەتە کەمالاتێک لە بواری کەسابەتی حەڵاڵە بەدەست بێنێ ئەوەی کە محتاجێتی ئەو دوعاە بکە ئەمجا لەفظ زۆر گرنگ نییە بەڕاستی هەرچەند دوعا تا مەئثور بێ تا ئەو لەو دوعاە نەبێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری یارەکانی خۆی کردووە ئەوە زۆر باشتە مەسەڵەن خوایە اللهم إني أتوب إليك فتب علي إنك أنت التواب الرحيم ئەمە دوعایەکی زۆر گرنگە کە خوایە منە گەڕێمە بۆ لای تۆ تۆش دەرگای خۆتم بۆ بکەرەوە چونکە تۆ ئەگەر ئێمە تائیب بین تۆ تەوابی تائیب اسمی فاعلە ینی من جارێک گەڕێمە بەڵام تەواب یعنی چی یعنی چەند جار خوا لێم قبوڵەکە هێنەگەر ئینسان یەک جار تۆبە بکە خوا چەند جاریە بە پێشوازیەوە کەواتە ئەم مەسەلەی دوعاە مخی عیبادەتە ڕۆحی عیبادەتە بە تایبەتی لە شەوانی قەدرە ئینسان لە چیا هەز بە نیازەکە ئەو لاڵانەوە و نیازمەندی کە لە ئینسانە هەیە بۆ خۆی دەلالەتەکە لەسەر عبودیەت و بەندایەتێکی خاص و پوخت و تایبەت کاتێکا دکتۆرگەر لەو سۆنگەیەوە کە یعنی هامە ئەگەر لەسەر ئەم خاڵە بوەسین لە شەوە قورئانی پیرۆز دابەزێ لە ڕۆژان نییە لە شەوە دابەزێ یەکەم جار یان یەکەم با بڵێن دەواازەی یەکەم هاتنە خوارەوەی قورئان بە شەوە هێنا لە سەرەتای و چونکە فەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان أما لا يكتب لسوري دخانا فرمي إنا أنزلناه في ليلة مباركة باشا أو ليلة مباركة ربطي هي بس ليلة قدر چونکە فرمي فيها يفرق كل أمر حكيم لو شودا همو بڕیارێکی حەکیمانەی خوددا جیاکرێتەوە لەو ڕۆ کە مەسەلەن کێ چەنی بەنسیب بێ و کێ چەنی بەنسیب بێ یعنی دابەشبوونی حکمەتی خوا لە ڕێی فەرمانەکانی و بەسەر بەندەکانیە لەم شەوە دەستنیشانە دکتۆر لە با تۆزێکیش بەلای با بڵێن ئاورەک لە ئەدەبیاتی عیرفانی بدەینەوە کەواتە هاتنی یەکەم جاری قورئان لە شەوە و شەو بۆ حاڵەتە ڕۆحیە و ئارامە دەرونی لە مرۆڤەکانە هەیەی ئەو کەڵە شاعیرانەی مێژووی ئەدەبیاتی کوردەواری تا چەندێک ئەم شەوە و ئەم حاڵەتە تەسیری لەسەر دڵ و دەرونیان کردووە یاوە خود هۆکارێک بۆی ئیلهامێکیان بۆ بێ و بەیانی حاڵی دڵیان بکەن من پێم وایە زۆربەی شاعیرانی ئێمە مەنشێکی عیرفانیانە بوو یعنی لەو کاتەوە کە بابە تاهیر کە بە یەکەمین شاعری کورد ئەناسرێ و فعلا تا ئێستا شخصیەتی ئەفسانەیی و ئوستوری هەیە لەو کاتەوە تایەتە مەلای جەزیری و ئەحمەدی خانی و پاشانێتە مەدرسەی بابان و پێش ئەوانیش مەدرسەی شێرەحمەی تەختەیی کە یەکەمین دیوانی شێعری بەزاری هەورامی ئۆمانە هەیە بێڕۆبۆ سەیدی و بێسارانەی مەولەوی باقی شاعیر گەورەکان ئەمانە هەمووی مەنیشی عیرفانیانە بوو لە عیرفانە ئێمە دوو چەمکمانەیە چەمکێکیان پێوتێت چەمکی خەڵوەت یا عوزلەت و گۆشەگیری چەمکێکیان پێوتێت چەمکی سوحبەت و تێگەڵبوون بە خەڵک عاریفەکانمان بوون بە دوو بەش ئەوانەی کە ویستویانە ئیرشادی خەڵککەن خەڵوەتیان هەڵ نەبژاردووە چونەتە ناو خەڵک و ڕێنمایی خەڵکیان کردووە بەڵام ئەوانی شەویان تایبەت کردووە بۆ ئونس لەگەڵ خوای پەروەردگار ئەمانی تریشیان ئەوە زیاتر هەموو کاتیان هەر خەڵوت بووە جا مەسلەی شەو تەنها فرسەتێکە کە ئینسان بەکاری هێنێ ئینسانی عاریف بەکاری هێنێ بۆ ڕاز و نیاز لەگەڵ خوا ئەم تەجربە دەرونیە عیرفانیە کە حاصلە بێ بۆیان لە قاڵبی شیعرا دەریە برنجارێکی تر لە قاڵبی شعر و ئەدەبیات و سۆز و ئەوینێکی تایبەتیا دەری ئەبڕن و ئەبێ بەو بەرهەم شیعریانی کە ئێمە ئێستا مەسەلەن لە شێعرەکانی مەحویە شەو مەکانەتێکی بارزیەیە یا مەسەلەن ئەوەی بێسارانەیمان کە خوێندەوە زۆر هەیە بە تایبەتی کە ئێستا من بەداخەوە دیوانەکەم نهێنا تا هەندێک لە شارەکانی بخوێنینەوە کاتێکا دکتۆر ئەمەوێ بزانم بەڕاستی ئەمە وەکو پێویست قەدری ئەو دەرفەتەمان زانی و یانێ من ئەمەوێ سەرنجی بەڕێز بزانم لە سەرشتی هەر کەسێک لە ماڵەکەی خۆی ینی لەسەر سەربانەکەشی دابنیشێ بەڕۆژ هەر هەمان شوێن لە شەو دابنیشە ئەو دانیشتنت ڕەنگە حاڵەتێکی ئارام و دەروونێکی هەورتر و تۆزێ قوڵ بیتەوە لە خۆت چۆن بکەین سوود لەو دەرفەتە وەربگین یان پێمان زانیوە بۆ نیعمەتە ئێمە نەمان پەرژاوەتە سەرەوە مەوزوع چون بەداخەوە ینی گیروداری ژیانی ڕۆژانە و پەیوەست بوون بە مەجموعەیەک مەسائیلی ما لا یعنی وەکو مەحوێ فەرمێ
بەزایە چوو لە مالایەنیە وەختم هەموو ئەبێ وەختێ لە بوو وەختێ بخوازم تا تیا بمرم ئێمە ئەو دەرفەتەمان بەکار نێناوە هێنا ئێستا نەک تەنها لەم ڕەمەزانە لە شەوانی ترا بە تایبەتی لە دەشتەکانە خەڵکێک دانیشە و سێری فەزا و ئاسمان بکە سێری ئەو میهرەجانە گردونیە بکە کە خۆی پەروەردگار ڕێکی خستووە وە قورئان ئاماژەی پێەکا کە ئاسمانی نزیکترین ئاسمان نزیکترین ئاسمانمان بۆ ئێوە ڕازاندوتەوە بە چەند چرا و بە چەند ئەستێرەیەک بۆ ئێوە بێ بە ئەهلی هیدایەت بەڵام بۆ شایەتینە بێ بە ڕوجوم و بە تیری پێکان ئەمە مەوزوعێکی گرنگە کە ئێمە لە شەوانی قەدرا عمقێکی فەلسەفی پێ بین عمقێکی عرفانی پێ بدەین و ئەوڕێی لێ بدەینەوە و خۆمای لەسەر پەروەردەکەین و خۆشمە خەڵک و کەسوکاری خۆشمانی لەسەر پەروەردەکەین ئەمە بە قسە نابێ زیاتر یعنی زیاتر کارێکی عملیە و ڕەنگە بۆ خۆنواندنیش نەبێ باشە کە بڵێ چونکە ئەوانەی کە شەو نوێژەکەن حەزەکەن کەس پێیان نەزانێ ئەوانەی کە خەریکی عیبادەت و ڕاز و نیازن لەگەڵ خوای پەروەردگارە زۆرتر بێدەنگن وەکو شێخی سعدی لە سەرەتای گولستانەکەی ئاباسیەکە فەرمێ ئینسان ئەوانەی کە خەبەریان هەیە لەلایەن خواوە معلوماتیان هەیە لە عالەمی عرفانە بێدەنگن بێدەنگی ڕەمز و دروشمێکی گەورەیە کەواتەم کاریگەری شەو لەسەر تاک بۆ بورەکە دوکتۆر بێدەنگەکەیەتی وا دەکات کە لە شەودا زیاتر زیکر و یادی خوا بەڵێ ینی فەزایەک دروستە بێ دوور لە ژاوەژاو دوور لە تعارضی مەصالح ڕۆحەکەوێتە گفتوگۆ لەو کاتە ڕۆح قسەیەکە ڕاز و نیازەکە ڕۆح وریا بێتەوە یعنی ئەوەی کە نالی ئەڵێ لە کنە و جەوهەری فەردە لە هەیولا نییە باس لە حیکەم پەروەری بوو عەلی سینا نییە باس نەما یا مەسەلەن هەر لە شوێنێکی تر ئاڵێکی کە تۆ هاتی لە نەومیدی نەما باس ئیتر کە یادی خوا پێیابێ حاصڵە بێ شتەکانی ترەچن بەولاوە هین ئەڵێ حافظ ئەڵێ خەلوەتی دل نیست جای صحبەتی ئەغیار دی و چوو بیرون ڕەوەت فریشتە دەرایە ئەبێت دێوی نەفس دێوی شەیطان لە وجودی ئینسان دەرکرێ ئەوسا فریشتەی ئیلهام و فریشتەی لای خوددا دێ بۆ لای ئینسان زۆر باش دکتۆر کەواتە هەمومان دەزانین کە مانگی ڕەمەزان هەمووی مانگێکی پڕخێر و بەرەکەتە بۆچی زیاتر گرنگی بە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان درراوە ئێمە لە مانگەشە هەر شەویش هەیە بەڵێ ئێمە مجموعەیە مەوزوعات هەیە ئینسان هەرچەند عەقلی فراوان بێ تەنانەت هەرچەند دڵیشی ئاگاه بێ ناتوانێت بیزانێ ئەگەر پێغەمبەرێکی مرسەل پێی نەڵێ ئەم مەوزوعەکە بێتە سەمعیات یعنی ئێمە هەرچەند عەقڵ بەکاربێنین نەمانەزانی نوێژ چۆن بکەین ئەگەر پێغەمبەری خوا فێری نەکردینایە هەرچەند عاقڵ بین هەرچەند بیرمان قوڵ بێ نەمانەزانی چۆن حەج بکەین نەمانەزانی چۆن ڕۆژوو بگرین نەمانەزانی چۆن زەکات بین ئەم مەسە عیبادەتە عەمەلیانە کە یێتە سەر مەسەلەی ڕۆژوو تعلیمات و وردەکاری ڕۆژوو لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەرەگرین اینجا زانایان دوای سەحابە و تابعین و ئەئیمە و پێشەوایان دێن لە ئەسراری ئەو مەوزوعانە ئەکۆڵنەوە استنباطات و هەڵێنجانی خۆیانیان هەیە بۆ نمونە ئیمامی غەزالی لە ئیحیا العلومە باسی ئەسراری ڕۆژووەکە ئەمجا باسی ئەم خۆلاسەی چونکە وەکو بڵین لە ساڵەکە ئێمە خۆلاسەیەکمانەیە پێوتێ ڕەمەزان لە ڕەمەزان لە 30 ڕۆژەکە یا 20 ڕۆژەکە خۆلاسەیەکمان هەیە کە دەشەوی ئەخیرە لە ناو دەشەوەکەیشا خۆلاسەیەکمان هەیە پێوتێ شەوی قەدر یعنی تۆ ئەگەر هین کاهوت دیبێ کاهوو تەماشاکەی گەڵاگەڵا دەریەکەی لە ئاخرۆ کرۆکێکی هەیە لە ناوی ناوە شەوی قەدر کرۆکی دەشەوەکەیە دەشەوەکەش کرۆکی مانگەکەیە مانگەکەش کرۆکی ساڵەکەیە ساڵەکەش کرۆکی تەمەنە بۆیە ئەو نەتەکیدی لەسەر کراوەتەوە ینی ئینسانە بێ بە دوای لوبی مەوزوعەکە بگەڕێ کە ئەنەهوو ڕۆژانی پێشوو 20 ڕۆژەکەی پێشوو تۆ سەرەتای دەورەکە و بینیوە دەورە فێرکاریەکە دەورە پەروەردەیەکە و بینیوە وردە وردە نزیک بێتەوە لە ئیمتیحانەکە نزیکە بیتەوە لە کونکورەکە نزیکە بیتەوە لە ئیمتیحانی نهایی و بەکلۆری لەو ئیمتیحانات چیە لەو شەوی قەدراتۆ ئەبێ قەدری خۆ بزانی قەدری قورئان بزانی قەدری نوێژ بزانی قەدری جەماعەت بزانی کەواتە بە شێوەیەکی گشتی لەو دەشەوەیە هەموو عیبادەتەکان ئەنجام بین باشترە بە قورئان خوێندنمان بە نوێژکردنەوە بە دوعا دەرفەتێکی زۆر گونجاو و شیاوە بۆ ئەوەی ئینسان بەڕاستی
خۆی تیا هەڵسەنگێنێ خۆی وا لە بێژنگ و بزانێ بای چەنە و بزانێت چەندێک توانێت لە مەبەست و لە ئەسراری ڕۆژ و نزیک بێتەوە. دکتۆر بەڕێز دۆکو پیاوێکی ئەکادیمیش وە سەرشت هەمووی سپیکرد لە نێو زانست و عیلم و معریفەتە دەمێ بەڕاستی سەرنجی بەڕێز بزانم دەرفەت بە دەرفەت بزانم ئەو دەمەی حوجرە و خانەقا و تێکیەکان ناوەندی یەکەمی زانستی وڵات بوون پەروەردە و پێگەیاندن ئەو فەراغی ئێستا دروست بووە لە پەروەردەیە چەندێک وای کردووە گەنجێک ڕەنگە ئەو گوناهی نەبێ و نەزانێت لە شەوایە گەورەی شەوچیان گەورەی ڕۆژچیان چۆن بتوانێت بە شوێن دەروونێکی ئارامە بگەڕێت لەم شڵەژاوەی ڕۆژگارە ئەو فەراغە گەورانە چین هەمانن وا هەمومان پەردبووی ناتوانین خۆمان بدۆزینەوە خۆی فەراغە چیانی شتەکە سەبەبێکیە سەبەبەکە ئەو غەفڵەتەیە کە هەمانە ئەو غەفڵەتە گەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ کە وەزیفەی خۆتی نەزانی شناسی خۆتی نەزانی تووشی ونبوو نەبی یعنی ژیانی مادی زۆر تاغیە إن الإنسان لا يطغى أن رآه استغنى هەمیشە ئینسان ئەو تەرکیز کاتەوە سەر نقطەی کە ئێمە نیازمەندی ئێمە محتاجی ئێمە ئەگەر لوتفی خوا نەبێ عنایەتی خوا نەبێ چاودێری ئیلاهی نەبێ و پەیام و شەریعەتی ئیلاهی نەبێ ئینسان مەوجودێکی زایعە بە دوای شناسێکە ئەگەڕێ بەردەوام نایدۆزێتەوە بە عەقڵ خەریکە نایدۆزێتەوە بە فەلسەفە خەریکە نایدۆزێتەوە بە عیلم خەریکە نایدۆزێتەوە بە هونەر و بە ئەدەبیات و بەو مەقولانەش خەریکە تەسویریەکە بەڵام هەر پێی ناگا ئەمێنێتەوە سەر لوبی ئیسلامەتی کە بریتە لەو سێ مەفهومەی کە لە حەدیثی صحیحا باس کراوە لە قورئان تەفسیری ئەم سێ شتەیە الئیمان الئیسلام الئیحسان ئیمان جیهان چۆنە بینی ئیسلام چۆن ڕەفتارەکەی ئیحسان چۆنەگەی بەخوا هەموو ئەمانە کە هەیە پێویستی بەوە هەیە کە ئێمە استراتیژێکی پەروەردەیمان هەبێ فەلسەفەیەکی پەروەردەیمان هەبێ دەمەند مناڵەکانمان ئەچنە مەکتەب فێری ئەوە نابن بۆ ئەخوێنن مامۆساکان دەرسەڵێتەوە نایڵێن ئێمەم دەرسە لەبەر چییە هەموو دەرسەکان بۆ ئەوەیە کە ئینسان ئینسان بێ و بەرەو لای خوا بچێ یەکەم دەرس کاتی خۆی لە حوجرا خوێنرا ئەم جملەیان فێرە کرد أول العلم معرفة الجبار وآخره تفويض الأمر إليه یەکەم هەنگاوی علم ئەوەی خوا بناسی دوا هەنگاوی علمیش بریتە لەوەی خۆتی پێ بسپێری کاروباری خۆتی بدەیتە دەست کەواتە ئێمە بەو فەلسەفە پەروەردەیەوە ئەتوانین ڕزگارمان ببێ لەو غەفڵەتە لەو قەسوەتە لەو دڵڕەقی کە هەمانە لەو چاو نەترسی کە هەمانە لەو بێباکی کە هەمان لەو بێپەروایی بێخەبەری زۆر باشە زۆر باشە دکتۆریان ئەزانم شەوانی قەدر تۆش مەشغوڵی دووە لەم لەولاش موعیدی زۆرت هەیە و بێگومان ئەگەر لێرە شەوە پەیامێکی تایبەت دەبێت لەم شەوە پیرۆزەیە کەسانێک سوود لە ئەزمموی بەڕێزت وەرە قسەکانی بەڕێزت وەربگرن هیوادارم ئەم شەوانە و ئەم شەو بە تایبەتی مای خێر و بەرەکەت بێ بۆ هەموو کوردی مسلمان بۆ هەموو میلەتانی ناوچەکە بۆ هەموو مرۆڤایەتی بۆ یەک بە یەکی ئێمە لەم شەوانەدا لوتف و بەرەکاتی خۆی پەروەردگارمان بەنسیب ببێ و ئەوەی مایەی مەحەبەت و خێر و خۆشیە بەدەستی بێنین هەر کەس بە پێی توانە و زەرفێتی خۆی هەر کەس لەو ڕێگە و ڕێبازەیە کە بەرەو لای خوا ئەچێ هەیە بە کەلیمە بۆ یەچێ هەیە بە ئەدا هەیە بە ئوسلوب هەیە بە ڕەفتار هەرێک بە پێی قەدر و توانای خۆی جا ئێمە وەکو چۆنەڵێ فرسەت یەک جاریەتە بەردەمی ئینسان بۆ ئەوی بەکاری بێنێ وەک بیکا بە خاڵی وەرچەرخان لە ژیانی خۆیان خوای پەروەردگار هەموو ساڵی ئەم فرسەتە داتە ئێمە لە ڕێگەی مانگی ڕەمەزانەوە لە ڕێگەی متابعە و مطالعی قورئانەوە پیاچوونەوە و تەدەبوری قورئانەوە ئێمە بێ ساڵ بە ساڵ بەرەو پێش بچین بەرەو بەرز بینەوە بەلای خوای پەروەردگار خۆمان و دەوروبەر و کەس و کارمان ئینشاءڵڵا ئەو فرسەتە لە دەست نەدێن ئینشاءڵڵا زۆر جەنابتان ئیجازە خۆتان لەگەڵ بەرنامەکە باشە با بچینە لای ناوبڕێک پەلە تەزان بۆ مزگەوت دەڕێک وەڵێ بینە یازیس ناوبڕێکمانێ و دات لەگەڵتان بەردەوام بین
بەڵایزان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کۆمەڵێک زۆر لەو ڕێکخراوە ئیسلامیانە وەروها کۆمەڵێک لە چالاکەوانان کە بە دەم خەمی ڕۆژەوانانەوەن وەروەها بەدەر لە پرۆژەی خێری و ئامادەکردنی کۆمەڵێک مەجلیسی ئاینی و عیرفانی وەروەها خەمی خواردن و بەربانگ و پارشێویش کۆمەڵی کار و چالاکیەک لێ پێم وابێ لە تەکیەوی تێکمان ئامادەیە کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوون فەرموون بە پێکەوە بینەری بین. بە درێژایی ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان و ماوەی 10 ساڵە بە شێوەیەکی بەردەوام ژمارەیەک گەنج لە ناحیەی تەکیەی سەر بە قەزای چەمچەماڵ بە چەند خولەکێک پێشبانگی شێوان و لەسەر ڕێگای خێرای کەرکووک سلێمانی لە پرۆژەیەکدا لە ژێر ناونیشانی پرۆژەی لە خزمەت ڕۆژواندا ئاو خورما دەدەن بەو شۆفێر و هاوڵاتیانەی کە لە کاتی بانگدا ناگەنەوە ماڵ. من دەستخۆشییان لێکم بەڕاستی کارێکی زۆر پیرۆزە، کارێکی زۆر مرۆڤانەیە، کارێکی زۆر شەرعیانەیە، چونکە پێغەمبەری خوا فەرمێ خۆتان بپارێزن لە ئاگری دۆزەخ ئەگە بەلەتە خورمایەکیش بێ. دەی کابرا دەبێ ئاو چەند خورمایە چێداتێ ئیشێکی باشەکە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئافرەتێک ڕزگاری بوو لە دۆزەخ بەهۆی ئەوەی کە دوو لە ڕووی جەنابتان و بینەران سەجێکی تێر ئاو کرد. دەی و خەڵکە بەم ڕۆژوانە تۆ ئاوی ئەدەیتێ. من بە حەقەت خۆم زۆر جار لێرەوە کاتم لیانە وەرگرتووە پەلەی ماڵەوە نابێ زیاتر، ینی پەلەپەل ناکەیت و دەستیان خۆش بێ کارێکی زۆر پیرۆز و چاک دەکەن. دەستخۆشی لە جەماعەتی ڕێکخراوی قوتابیان کوردستانەکەم کە ئەم ماوەی 10 ساڵە ئەم پرۆژەیە بەردەوامە و کە ئەم کارە خێرخوازیاکەن و ئیشە زۆر باشەکەن، چونکە زۆر گەشتیار هەیە لەم ڕێگای و ڕەتەبێ ناگا بە مزگەوتیان ناگا بە شوێنێکە پرۆژەکە لێ بشکێنێ، بەڵام ئەم ستافە بەڕێزوەم ستافە جوانە بەڕاستی ئیشە زۆر جوانەکەن و جێگەی دەستخۆشین. پرۆژەکە لەلایەن نقی تەکیەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و بە هاوکاری ئەنجومەنی تەکیەی کۆمەڵی دادگەری و سپۆنسەری ژمارەیەک کۆمپانیا و سەرمایەدار بەڕێوە دەچێت. بڕیاریشە لە ساڵانی ئایندەدا پرۆژەکە بە شێوەی جیاوازتر و فراوانتر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەردەوامی هەبێت. وەکو ئەنجومەنش سپۆنسەری ئەم پرۆژەیەمان کردووە. ئەلحەمدولیلا ڕۆژانە وە مانگانە دەیان کارتۆن خورما و دەیان کارتۆن ئاو سرف دەبێت. لێرەوە دەستخۆشیمێ بۆ کۆمپانیای لایف کە سپۆنسەری ئاوەکەی کردووە و دەستخۆشیم هەیە بۆم گەنجانە و دەستخۆشیمێ بۆ خێرخوازان کە بەدەممانەوە دێن بۆ کڕینی خورما و ئەم پرۆژە جوانە بۆی بەردەوام بێ. پشتیوان بەخوای پەروەردگار ئێمە درێژە پێدەری ئەم پرۆژە جوانە دەبین. سپاس و پێزانی خۆمان ئاڕاستی سەرجەم سپۆنسەرانی پرۆژەکە دەکەین. لێرەوە داوا لە خێرخوازان و خێردۆستان دەکەین کە هاوکارمان بن بۆ ئەم پرۆژەی بەردەوام بێت. ئەو لە دوای ئێمە لە چەندین شوێن ئەم پرۆژەی بەردەوامی هەیە. ینی لە چەند شوێنەوە وەک ئێمە پرۆژەی بەردەوامی هەیە و ئاو خورما بەسەر ڕێباران داوە دەکەن لەسەر جادەکە. پشتیوان بەخوا لە ساڵانی ڕابردوو بە گەرموکردن ئەنجام دەدرێت پرۆژەکەمان. بۆ یەکەم جار و لەسەر ئاستی هەرێمی کوردستان پرۆژەی لە خزمەت ڕۆژواندا لەلایەن لقی تەکیەی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ئەنجام درا. دوا بەدوای ئەوانیش بە مەبەستی خزمەتکردنی هاوڵاتیان و ڕۆژەوانان لە ژمارەیەک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان پرۆژەی هاوشێوە بە ناوی جیاوازەوە لەلایەن هاوڵاتیان و ڕێکخراوەکانی دیکەوە بەڕێوە دەچێت. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی مانگی من ناحیەی تەکیە. بەڵێزان لە هەرێمی کوردستان لە داشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەوەی جێگەی خۆشحاڵیە ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان و هاونیشتیمانیان بە خانمان و هەروەها بە پیاوانیشەوە دەچنە مزگەوتەکان و هەروەها لەو شوێنانەی کەوا با بڵێن کۆڕ و کۆبوونەوە هەیە
کۆ دەبنەوە وەروە تاعات و عیبادەت دەکەن ئەمەش مای خۆشحاڵیە وەروەها گڕوتینێکی زۆرتر هەیە شەوانی قەدر لە هەرێمی کوردستان زۆر زۆر بە قەرەباڵخی دەبینرێ لەگەڵ هاوکارم شەیدا بەجێتان دێڵین هاوکارانم دیمەنی نێو مزگەوتەکان وەروە دانیشتن و بەرزڕاگرتن و زیینوکردنەوەی شەوانی قەدرتان بۆ دەگوازنەوە ئەمێ دەکەین لەم شەوە پیرۆزایانەیە دوعاکان وەروە پرسشەکان قبول بکرێن وەروە تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانی ئینشەڵڵا لای هەموو لای قبول بێ وەخوای گەورە شەوانی قەدر بکاتە قسمەتمان. بەڵە بەرەزان سوپاس کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەمان و تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.